وەڵامم ئەوێت هاوکێشەکە سادەیە. ئارام ئەحمەد، هاوکێشەکە زۆر سادەیە. هەر کات منطق و وەڵامی لۆژیکی ئامادە نەبوو، تۆمەت و جنێ و پەلاماردان جێگای ئەگرێتەوە. کێشانی هێڵی سور و دروستکردنی تەلبەندی پیرۆزی بە دەوری ڕەمزە حیزبیەکانە، قوتکردنەوەی بتی سیاسی وەک ڕەمزی هەموو کۆمەڵگا، هەوڵێکی شکست خواردووی تەواوی حیزبەکانە لە باشووری کوردستان کە دوایینیان بجووتنەوەی گۆڕانە. بە درێژایی دەیان ساڵ پارتی و بنەماڵەی بازانی هەوڵیاندا بازانی بکەن بە ڕەمز و سەرکردەی هەموو کورد، بەڵام سەرکەوتون نەبوون. نەبازانی و نەتاڵەبانی و نەنوشوام سەفا نەیانتوانی دیواری حیزبەکانیان ببڕن ببن بە ڕەمز و کاریزمای هەموو کۆمەڵگا. جگەل لە بتی حیزبەکەیان و سەرۆکی خێڵ و عێڵ و خێزانەکەیان هیچی تریان لێدەر نەچوو، چونکە هەر یەک لەمانە کراونەتە مارکەی حیزبێک و بە زیندویەتی و مردووی کەسابەت و بازرگانیان پێواکرێ. هەر یەکێک لەمانە لە قۆناغی مێژووی و جیاوازدا دەرفەتی ئەوەیان هەبوو ببن بە کاریزما و ڕەمزی هەموو خەڵک، بەڵام لە تاقیکردنەوەکەدا یەک لە دوای یەک کەوتن. هەمویان لە کۆتایی یاریەکەدا فەزڵی بەرژەوەندی خۆیان و ماڵ و مناڵەکانیاندا بەسەر بەرژەوەندی گشتیدا و لە نێوان سامان و نەمریدا یەکەمیان هەڵبژار، سەرنجام پارەیان دەستکەوت و خۆشەویستیان لە دەستدا. پارتی و یەکێتی بەو هەموو توانە مادی و دەستگای ئەعلامیانەی هەیەنە نەیانتوانی بازانی و تاڵەبانی بکەن بە ڕەمزێکی گشتی. تێناگەم گۆڕانەکان بە نیازن چی لە نەوشوام سەفا بکەن، چی ناونیشانێکی گشتی پێ ببەخشن لە کاتێکدا ئەو کە مرد تەنها باوکی کوڕەکانی مایەوە بە دەلیلی ئەوەی هەموو مێژوو خەباتی بە حیزب و پارە و کردە باخەلی کوڕەکانیەوە. بۆچی دەبێت نەوشوام سەفا جیاواز بێ لە بازانی و تاڵەبانی، جگەلەوەی هەمویان کوڕی یەک دەور و زروفن، هەر یەکەیان بە قورسایی خۆی زیاتر ڕۆڵی هەبووە لە وێرانکردنی ژیانی خەڵک و دەیان داستانی کوشتن و بڕین و فریودان و دەستبڕین و گەیاندنی دۆخی کوردستان بە ئێستا. کە هاتە سەر باسی ڕەخنە ئەبێت زۆرترین قسە لەسەر نەوشوان بکرێ. هەموو کەس قسەی بکردە دەبوو گۆڕانەکان بێدەنگ بوونایە، چونکە بە درێژایی 10 ساڵ مێشکی خەڵکیان برد بە قسە و فەزای گشتیان پڕ کرد لە ڕەخنەگرتن، بەڵام ئەوەندە دوور و درۆزن دەرچوون تەنانەت تەحملی ئەو قسانەش ناکەن کە جاران خۆیان بە بەرامبەرەکەیان ئەوت. لە بری وەڵامدانەوە تابورێک جنێوفرۆشیان ڕاگرتووە خەریکی تۆمەت بەخشینەوە و تیرۆرکردنی معنەوی هەموو ئەو کەسانن ڕەخنەیان لێگرن. نەوشوام سەفا لەسەر ئەساسی ڕەخنەگرتن لە نەیارەکانی هێزێکی سیاسی دروست کرد و سەدان هەزار کەس دوای کەوتن و متمانەیاندایە و هێزەکەیان کرد بە یەکێک لە هێزە گەورەکانی کوردستان. بانە خوێنەوارەکانی گۆڕان بچن تەنها کتێبەکانی بخوێنەوە، بزانن لە پاڵ مێژوو ئەدەب و ململانی و ڕووداوەکانی شۆڕش و شاخ و چەندین باسی تردا ڕەخنە چ ڕووبەرێکی گەورەی لە نووسینەکانی نەوشام سەفا داگیر کردووە. چۆن ڕەخنەیەکیش چەندین هاوڕێی خۆی تا ئاستی ئێسقان شکاندن ڕەخنە کردووە. لە ڕەخنەش بەولاوە سوکایەتی پێکردوون، بەردەوام ناشینکردنی بەرامبەری وەک چەکێکی کاریگەر بەکارهێناوە بۆ ڕازاندنەوە و جوانکردنی خۆی، کەچی ئێستا کۆمەڵێ ماستاوچی و ساختەچی لێمان ڕاست بوونەتەوە دەیانەوێ هێڵێکی سوور بە بەردەمدا بکێشن و کە زاتی ئەوە نەکا باسی بکە. هەر بە مەنتیق ئەندازیارێک پرۆژەیەک دروستەکە، پرۆژەیەک سوود و قازانجی گشتی تێدا بێ، بەڵام کاتێک تەواوی دەکا پڕیەتی لە عیب و عار. لە بری قازانجی گشتی تەنها سوودی بەو مقاولە گەیاندووە، ئەی نابێ لێپرسینەوەی لەگەڵ بکرێ و بزانن ئەم کارە خراپەی بۆچی کردووە. نەوشوام سەفا هەزاران بەڵێنی بە خەڵکیدا، سەدان کەس لەسەر ئەساسی قسەکانی ئەو وازی لە مەسلحەت و بەرژەوەندی خۆی هێنا و مجاسەفەی بە قوتی ماڵ و مناڵیەوە کرد. دەیان کەس کوژراولەی درا و شار بەدەر کرا. ئەی معقولە کەسێک نەپرسێ ئەم کابرایە بۆی لەو خەڵکە کرد؟ ئەوانەی لە گۆڕان سوون بەدبوون و ژمارەیان لە 100 کەس تێناپەڕێ، ئەوانەی تووشی شۆک و نائومێدی بوون سەدان و هەزاران ئەوەندەن. دەرگای قسەکردن بۆ هەر گۆڕان خوازیەکەیتەوە بۆ خۆی حکایەت و چیرۆشێکی پڕ لە نائومێدی لە ناخیدایە. ڕاشکاوانە ئەڵێ ئێمە نەمانەزانی گۆڕان وای لێدێ، ئێمە بۆ ئەوە نەهاتین شەرعیەت بە دەوڵمەندبوونی کوڕەکانی نەوشوام سەفا بدەین و کۆمەڵێ ساختەچی و درۆزن بکەینە بە وەزیر و پەرلەمانتار. ئێمە بۆ ئەوە پشتیوانی گۆڕانمان کرد ژیانی خەڵک بگۆڕێون لەستەمی یەکێتی و پارتی ڕزگارمان بکە.
نەوشوا مستەفا نەک هەشایانی ڕەخنە لێگرتنە بەڵکو ئەبێت لەسەر ئەو کارە ساتەی بەسەر خەڵکی هێناوە ئەو تێکشکاندنە گەورەی تووشی ئینسانەکانی ئەم کۆمەلگایی کردووە وەک حاڵەتێکی نامۆ تەماشا بکرێ وەک کابرایەک کە جیاوازی نێوان قسە و کردارەکانی ئەرز و ئاسمانە دیاریدەکە باوەکە ئەوەیە دیاریدە باوەکە ئەوەیە سیاسی کورد دز و دەستپیس و گەندەڵە حیزبی کوردیش دوکانێکی سیاسیە بۆ بازرگانی بەڵام نامۆیی لێرەدا ئەوەیە کەسێک بێ ئیدعای ڕوبەڕووبوونەوەی ئەمە بکات و هەنگاوەکانی ئەوان دووبارە بکاتەوە حیزبەکەی بکا بە دوکان و مناڵەکانی بکا بە دوکاندار و قائید و قەواعیدەکەیشی بکا بە شاگرد و ماستاوچی بەردەستیان شاسوان لە پرۆژەی چاڤیلاندا دەستی چەند کەسی بڕی چەند خێزانی هەناسە سال کرد و پارەکەی لە دەستسەندن و کردیە پرۆژەکەی خۆیەوە بەرهەم ساڵە چەند هەزار کەسی خستە سا شەحن و بە ناوی هاودیدی و دروستکردنی حیزبی تازەوە فریویدان ئەم جوتە چەندە هۆکارن لە شکست و کەوتنی ئەم کۆمەلگایە نەوشوا مستەفا دێن جاری ئەمانە هۆکارە قەبارەی ئەو کارە ساتەی نەوشوا مستەفا لەم کۆمەلگایە نایەوە دێن جاری ئەمانە گەورەتر و کاریگەرترە ئەم کابرایە هێزێکی سیاسی گەورە و سەدان هەزار خەڵکی ئازا و بە ئیرادەی کرد بە قوربانی مناڵەکانی متمانەی خەڵکی بەتەواوی کوشت و خەونی گۆڕانکاری بۆ دەیان ساڵ دواخست حیزبایەتی و سیاسەتی بەتەواوی سوک و چرو کرد گۆڕان کە بە قەولی جەماعەتی گردەکە دوایین پرۆژەی نەوشوا مستەفایە بۆتە یەکێک لە مشەخۆترین و فاشلترین حیزبی سیاسی بۆچی هەموو خراپیەکانی یەکێتی ئەخێتە ئەستۆی تاڵەبانی هەموو تاوانەکانی پارتی ئەخێتە ئەستۆی بارزانی ئەی بۆ هەموو ناشینەکانی گۆڕان نەخرێتە ئەستۆی نەوشوا مستەفا ئێستاش هەندێک کەس هەیە دەیانەوێ گۆڕانی ئێستا لە نەوشوا مستەفا جیا بکەنەوە و خۆناغەکە دابەش بکەن بۆ گۆڕانی سەردەمی نەوشوا مستەفا و دوایی نەوشوا مستەفا ئەم بۆچوونە کاڵفامی و تێنەگەیشتنە لە هەناوی ڕاستیەکان گۆڕانی ئێستا گۆڕانە ڕاستەقینەکەیە ئەو گۆڕانەیە کە بە دروشم و بەڵێنی جوان نەڕازاوەتەوە وەک ئەوەی جاران نەوشوا مستەفا ڕازاند بوویەوە جیاوازیەکە هەر ئەمەیە برادرانی خوارگردەکەش دەبێ ئەو ڕاستیە بزانن گۆڕانی گردەکە گۆڕانە ڕاستەقینەکەیە ئەو گۆڕانەیە کە نەوشوا مستەفا بە خاک و خۆڵەوە تەسلیمی مناڵەکانی کرد ئەوانەی خۆشیان بە ناڕازی ئەزانن فڕیان نییە بەسەر ڕێباسی نەوشوا مستەفاوە ئێستا ئەگەر خۆشی بمایە و باسی گرد و مڵک و ماڵ و گۆڕانیان لەگەڵ بکردایە هەمویان دەرەکرد ئەمە ڕاستیەکەیە جا هەر کەسێک ئێوێ لەمە تێنەگا با بۆ خۆی هەتا ماوە لە خەیاڵا بژی و کوڕەکانی و جەماعەتەکەی دەوریشیان بۆ خۆیان بیخۆن بەڵێ نەوشوا مستەفا پیاوێکی ڕق بووە لەوە زیاتر پیاوێکی کۆنەپارێز و محافەزەکار بۆ ئیدعای کۆمەڵێکیشی کردووە کە لە خۆیدا وجودی نەبووە و هەر باوەڕەشی پێی نەبووە ڕقی لە هەر کەسی هەڵگرت بێ ئەوەندە لە دەستی هات بێ بردوێتی بەناخی ئەرزان تەنانەت زۆرێک لەوانەی لە نزیکەوە ناسیویانە سەریان سوڕماوە لەوەی کە دوای ئەوەی بزوتەوەی گۆڕانی دروست کردووە ئاوا بووە بە پیاوێکی کۆمەڵایەتی و لە نزیکەوە هەموو جۆرە خەڵکانێکی دواندووە کێشەکە ئەوەیە زۆرێک لە نێوان ڕاشکاوی و ڕوشکێنیدا تێکەڵیان کردووە نەوشوا مستەفا ڕاستە پیاوێکی ڕاشکاو بووە و ئازایانە بەرگری لە بۆچوون و قەناعەتەکانی خۆی کردووە لە هەمان کاتدا پیاوێکی زۆر ڕوشکێنیش بووە بەشێکی زۆری ئەوانەی هەر لە سەرەتاوە لەگەڵی نەگونجاون و زۆر جاریش دژایەتیان کردووە هۆکارەکەی ئەوە بووە کە زۆر بەڕق و تەقی مامەڵی لەگەڵ کردوون و شکاندونی جا هۆکارەکەی هەرچیەک بێ ناکاتە ئەوەی کە نەوشوا مستەفا خاوەنی ئەو خەسڵەتە نەبووە وەک چۆن معقولیش نییە بوترێ هەموو جارێ نەوشوا مستەفا لەسەر حەق بووە و ئەو کەسانەی شکاندونی ناحەق بوون ئەمە پاساوێکی نامەعقولە جا حقیقەتێکیش هەیە کە کەم کەس دەیزانێ ئەویش ئەوەیە نەوشوا مستەفا زۆر ڕقی لەوانە بۆ ڕەخنەی لێدەگرن بەردەوام کۆمەڵێک خەڵکی دیاریکراوی ناو گۆڕان ڕاست پاردووە هێرش بکەنە سەر ئەوانەی ڕەخنەی لێگرن لە بەرامبەریشدا زۆر ئەوانەی خۆشویستووە کە بە شان و باڵیدا هەڵئەدەن و وتاری بۆ نووسن بەداخەوە ئەو وێنە زۆر بە پێچەوانەوە چۆتە ناو خەڵکەوە منیش سەرەتا باوەڕم بۆ قسەیە کردبوو کە نەوشوا مستەفا ئەو خەڵکانەی خۆشەوێ کە ڕەخنەی لێگرن وەک چۆن ناویان نابوو باوکی هەژاران و فڕی بەسەر هەژارانەوە نەبوو ئەمەش ڕێک وەک ئەوە وایە چەندین نمونەشم هەیە هەڵیانەگرم بۆ کاتی خۆی
حەزیشی کردووە سیاسیەکانی چواردەوری پیاوی لاواز بن بۆ ئەوەی بەردەوام هێزی خۆی دەربکەوێت و نەشتوان لە بڕیارەکانی مناقەشەی لەگەڵ بکەن. هەموو ئەوانەی قسەیان لە قسەیدا کردووە و سەریان بۆ نەلەقاندووە و بە جێگای مەترسی زانیون دووری خستوونەتەوە. دەیان دۆسیەی دزی و گەندەڵی و دەستدرێژی بۆ سەر ناموسی خەڵک و پەیوەندی ژێربەژێری خەڵکی دیاری ناوگۆڕان بە یەکێتی و پارتیەوە لەو گردا چۆتە بەردەسی و هیچ ئیجراعاتێکی نەکردووە. ئەمە بەشێکی گرنگی لە سیاسەتی گوێخەواندن و هاندان و دەرگاکردنەوە بۆ ناشینبوونی دەوروبەر لە پێناومانەوەی خۆیدا بە درەوشاوایی تا ئەو بڕوایە لە لای خەڵک تۆخ کاتەوە کە تەنیا خۆی پاک و بێگەردە. ئەمە سیاسەتێکە نەوشوا مستەفا زۆر کای لەسەر کردووە و تا ئاستێکی باشی سەرکەوتوو بۆ تێیدا کە سەر ئەنجام بە زیانی گشتی شکایەوە و ئەم هەموو ساختەچەی بەرەمهێنا کە ئەوەندە ئیشیان بەگۆڕانە تا دەستیان لە نانێکی شەوەرگیر بکرێ. نەوشوا مستەفا خەسەتێکی تریشی هەبووە کە تا ئێستا کەس باسی نەکردووە، ئەویش ئەوەیە نەیتوانیوە لە نووسین و گێڕانەوەی مێژوو ڕووداوەکانی شۆڕشدا بێلایەن بێ. خۆشیدانی بەوە داناوە ئەگەر ئەمە عیبێکی گەورەش نەبێ عیبەکە لەوەدایە هەمیشە هەوڵی داوە خاڵە نێگەتیف و خراپەکانی بەرامبەرەکەی زەخت بکاتەوە بۆ ئەوەی کەس گومانی ئەوەی نەبێ کە ناحەقی بەرامبەری دەکەم. تەنها یەک نمونە باسەکەم. نەوشوا مستەفا کاتێک دەنووسینی یەکێک لە کتێبەکانی ئەبێتەوە داوا لە یەکێک لە هاوڕێنزیەکانی ئەکا کە ناوەکەی لامپارێزراوە چایەکی پیاپخشێنێتەوە و سەرنجەکانی خۆی پێ بڵێ. ئەویش دوای ئەوەی هەموو نووسینەکە خوێنێتەوە دێتەوە لای کاک نەوشیروان و پێی ئەڵێ تۆ لە سێ بەشێکی نووسینەکەت کە بە نیازی بیکەی بە کتێب تەرخان کردووە بۆ هێرشکردنە سەر مەلا مستەفا، بەڵام لە کۆتاییدا نووسیوتە هەموو ئەمانە هیچ دەوڕاستیەکەم ناکاتەوە کە مەلا مستەفای بارزان سەرکردەیەکی گەورەی میلەتی کوردە. باشە کەوایە ئەو هەموو هێرشت بۆ کردۆتە سەر. هەر ئەم قسەیە بۆ خۆی هەموو ڕەخنەکانی پێشوت بەتاڵەکاتەوە. نەوشوا مستەفاش ئەو قسەیە لە کتێبەکەی لا ئەبا ئاخر مێژوو ئەمانە چۆن ئاوا بە مەزاج دەنووسێتەوە. نەوشوا مستەفا ساڵانێکی زۆر لەگەڵ تاڵەبانی لە ململانێدا بووە. بە خەڵکی دەوت تاڵەبانی لە پێناو کورسی سەرۆکۆماری عێراق ماڵی بازانی کردووە بە کەڵەگا و کوردستانی تەسلیم کردوون. سەرنجامێکیەتی لەت کردی بە هێزێکی بچووک و سازشکار لە بەرامبەر پارتی. بەڵام ساڵی 2014 خۆی چوو لەگەڵ بازانی ڕێککەوت و ئەو پۆستانەی لەگەڵ بەشکردن کە بەردەوام بە سەرچاوی گەندەڵی و تاڵانکردنی پاڵی خەڵک ناوی دەبردن. کاتێکیش کۆچی دوایی کرد کوڕەکانی حیزبەکەیان لەسەر سینیەک پێشکەش بە پارتی کرد. هەر کەسێک ببوایە بە پارتی دەیان کرد بە خائین و سیخڕ و هەرچی قسەی ناشین بوو دوایانە خست. بەڵام کوڕەکانی حیزبێکیان بە کاملی تەسلیمی پارتی کردووە لە پێناوی بازرگانی و چەند پۆستێکی هیچ و بێدەسەڵات بە ناوی ئەنجامدانی چاکسازی و بەژەوەندی خەڵکەوە. ئەی ئەمە جێگەی ڕەخنە نەبێ ئیتر ڕەخنە چییە؟ نەوشوا مستەفا بە خەڵکی ئەوە سەرچاوی داهاتی یەکێتی پارتی دزی و گەندەڵی و پارەی دزراوی خەڵکە، بەڵام خۆی لە ژیاندا بوو حیزبەکەی مانگانە $100,000 لە یەکێتی وەرەگەر. ئێستش کوڕەکانی بە دزی و بە ئاشکرا پارە لە پارتی وەرەگرن. نەوشوا مستەفا بەردەوام لە داهاتی یەکێتی و پارتی ئەپرسی و پێی ئەوتن ئەو پارەیان لەکوێ بووە. ئێستا خەڵک ئەو پرسیارە لە کوڕەکانی خۆی ئەکا نەکار ئەکەن و نەکاسبی بەچی ئەم هەموو میدیا سێبەرە بەڕێوە ئەبن. کەناڵی ئاسمانی تازە بە تازەکردنەوەی بیناکەشیانەوە بە پارەی چی دروستەکەن. نەوشوا مستەفا بە یەکێتی و پارتی ئەوت خەریکی بازرگانین. ئێستا کوڕەکانی خۆی بوونەتە بازرگانێکی دیار و چەندین کۆمپانیای ئاشکرا و نهێنیان هەیە و خەڵک ئیشیان بۆکە. نەوشوا مستەفا بەردەوام باسی ئەوەیە کە یەکێتی و پارتی حکوومەت ئەدۆشن، بەڵام خۆی لە ژیاندا بوو ڕێباز حەملەن ملیۆنان دۆلاری بۆ هێنا بۆ گردەکە. ئەی بۆ گۆڕان ناوێرێ قسە لەسەر بکە، چونکە ڕێباز دەماری گرتوون و دەیان بەڵگەی نووسرا و نووسراوی لایە کە داوای پارەیان لێ کردووە و پارەی بۆ بردوون. برادرێ وتی کاتی خۆی عەلی حەمەساڵح چوو بۆ ماڵی کاک نەوشیروان و قسەی لەسەر حەملان کردو و لە بەرچاوی کاک نەوشیروان وتوێتی گەندەڵە. دواتر چیای کوڕی بردوێتی ئەولاوە پێی وتووە باسی ڕێبازی حەملان مەکە ئێمە ئاگامان لێتی، یعنی بە کورت و موختەسەری ئیشی بۆ ئێمەکە. عەلی کاتی خۆی لای دەیان کەس ئەم قسەی کردووە. وەزیرەکەی بەغدادیان دەیان دۆسیەی گەندەڵی لەسەرە و کاک نەوشیروان مابوو باسی دزیەکانی ئەکرا. عومەری سەیعەلی لە کۆمونەوەی جڤاتی نیشتیمانیدا لە بەرچاوی هەموو جڤاتەوانەکان وتوێتی پارەی بۆ ئێمە هێناوە، یعنی بە کورتی لە دزیەکی بەشی ئێمەشی لێداوە. زانیاریم هەیە کە تەندەری داوە بە کۆمپانیەکانی چیا و تەنانەت پارەی داوە بە دەوروبەرەکەشی.
بابەکرەکەیشیان 20 ملیار دیناری پایتەختی ڕۆشنبیری کەوتە بەردەست ئەوەتە کەس نازانێت چی لێ کردووە و چۆن خەرجی کردووە دەیان لیژنێسەر گیراوە و هەر ڕۆژە ئەیبەنا مەخفەرێکی پۆلیس سەرۆکی پەرلەمانەکانیان کە بە حسابیایەکی پاک و لەخواترز بوو کە لە هەولێر دەرکراو لەگەڵ مەسعود بازانی کوردستانی تووشی قەیرانێکی گەورە کرد ئەو کاتە زیاتر لە 100 ملیۆن دیناری لەگەڵ خۆی هێنا بوو ئەو 2-3 ساڵی لە سێمانیش مایەوە پارەی گەشتەکانی دەرەوەی وڵاتی هەمووی کردبوو بە وەسڵ دواتر کە ژێربەژێر لەگەڵ پارتی ڕێکەوت و یاسای زیندووکردنەوەی سەرۆکایەتی هەرێمی بۆ نووسین زیاتر لە 200 ملیۆن لە جەعفەری ئیمنشی وەرگرت 60 ملیۆن دیناری پارەی خانەنشینی وەرگر خانوویەکی زانکۆی سێمانیشی لە ساڵی 2013ەوە داگیر کردووە و مامۆسای زانکۆژ نییە جا ئەوە زانیاریم بەدەست گەیشتووە ئەڵێن بەنیازە لە ڕێیەکێتیەوە لەسەر خۆی تاپۆی بکە ئێستاش لە عێراق پەرلەمانتارە جاخوا ئەزانێ چی تریشی کردووە ئەمانە نمونە دیارەکانی تەلەبەکانی نەوشوام سەفان ئەوە تەنها مشتێکە لە خەروارێک و تەنها ئەوانن کە ئاشکرا بوون و ئەیزانین خوا ئەزانێ ئەوانەی تر چەندیان دزی کردووە و چیان پارەی خەڵک بردووە نەوشوام سەفا بە خەڵکی ئەوە دەکێتی و پارتی مڵک و ماڵی گشتیان داگیر کردەوە و دەبێ بیژێڕنەوە بەڵام خۆی لە ژیانە بوو کەس نەیەوێرە باسی گردەکەی لەگەڵکە ئەوە کارگەیەکی منتۆ کەس هەر نەیەزانی جگە لەوانەش خانوویەکی گەورە لە گەڕەکی عەلی ناجی و باڵەخانەیەکی گەورە لە گەڕەکی بەختیاری و قاتێک شوقە لە جافتاوەر و دوو خانوو لە لەندەن و حسابی بانکی و حیزبێکی بۆ کوڕەکانی بەجێهێشتووە شتی تریش باسەکرێ بەڵام هێشتا بە ئەسەحی بۆم یەکلا نەبۆتەوە بە دڵنیایی یەکلایی ئەەکەمەوە بۆ خەڵکی ئاشکراکەم هەموو ئەمانە مورچی گشتی و بە ناوی بەژەوەندی گشتی و چاکەی گشتیەوە دەسی کەوت بێژگە لە یەک خانووی لەندەن کە پێشتر هەیەیان بووە ئێستا هەمویان کردووە بە مورچی تایبەتی خۆیان نەوشوام سەفا ئەگەر کەسێکی بەدڵ نەبووە لە گۆڕان ئەیود لە 100 گوێزدانێک هەر پوچە بێ بەڵام با بزانین کام گوێزی نەوشوام سەفا کاکڵدار بوو بۆ کۆمەڵگا باسی کوڕە بازرگانەکانیم کرد بە کورتی کە زۆری ماوە قسەی زۆر زیاتیان لەسەرەکەم باسی ئەو هەموو جنۆفرۆشەش ناکەم لە دوای خۆی بەجێ هێشتووە خەڵک باشیانە ناسێ ئەگەر پێویستی کرد ڕۆژێ وێنەی هەموو پەیجەوانەکانیان بە خاوەنی پەیجەکانەوە بڵاوکەمەوە باسی گەنجەلی هاتووەکان یەکەم کە بەردەوام شانازی بۆەوە کرد ئەمانە هیچ پشت و پەنایەکیان نەبووە و شەرعیەتی شۆڕژێڕیان نییە و ئەو لە ڕێی گۆڕانەوە دەرفەتی بۆ ڕەخساندون بەشی زۆری ئەو گەنجانەی نەوشوام سەفا شانازی پێوەیەکردن و چەند نمونەیەکیانم بە بەڵگەوە باس کرد جگەل لە دزی و ساختەچێتی بە درێژایی چەند ساڵی ڕابردوو خەریکی بەکرێگرتنی پەیجەوان و بڵاوکردنەوەی درۆ دەلەسە و تۆمەت بەخشینەوەن اینجا ئێستا دەوڵەمەند بوون و ئەوە نەیان پارە هەیە ئیشەکەیان گەورەتر کردووە خەریکی دانانی پێیج و سایتی ئاشکرای جۆرا و جۆرن و راپۆرتی ڤیدۆیی لەسەر خۆیان بڵاوەکەنەوە بۆ زلکردنی بەژن و باڵای بچووک و پاکردنەوەی پەرێزی پیسیان وەک خەڵک نەیان ناسێ و نەزانێ خەریکی چین جا ئەوە ناوی زۆربەی پێیج و سایتەکانم کۆ کردوتەوە لە ئایندەدا ئەوانەیش بڵاوەکەمەوە ئەی باشە خەڵکی کوردستان نابێت لیان بپرسێ ئەم هەموو پارەیان لەکوێ بوو ئەو هەموو ڕۆژنامە نووس و نووسیان بەچی ڕاگرتووە وا بڕوا گۆڕان پەیج و سایت و میدیای سێبەر زیاتر ئەبێ لە ژمارەی دەنگەرانی ڕەنگە بەنیاسن بەمە بێنەوە مایە وەڵان نەک ئەوە BBC و جزیرەش بەشان و باڵیانە هەڵبدا جگەل لە هەندێک گەجەر و گوجەر و خەڵکی نەزان و داما و کاس قسابی تورێکی قوڕاویان بۆ ناکە وەڵڵاه نەوشوام سەفا ئێستا زیندوو بێتەوە ڕۆبعی ئەوسا خەڵک دوای ناکەوێت توخوا هەر یەکێتی و پارتی بوونایە باشتر نەبوو وەڵڵای ئەمەنە ناشرین بوون ئێستا یەکێتی و پارتی زۆر لەمانە جوانترن هیچ نەبێ هەندێک لەوانەی پارتی بێکێتی خەڵک ئەیان ناسێ بەڵام ئەمانە نە ئەسڵیان دیارە و نە فەسڵ بە دەردی عەبدوڵڕەزاق شەریف ئەڵێ قەرەج و سوالکەری هاور دەکراون نەوشوام سەفا ئەیویست بەمانە گۆڕانکاری بکە بۆیە حاڵی حیزبەکەی جوانە کاتی خۆی نەوشوام سەفا بە یەکێتی و پارتی ئەوت ئەوانە تەنها درۆ دراویان هەیە ئەوە درۆکانیان کەشف بوون هەر دراوەکە ماوە خەڵک لەژێر دەستیان دەربێنێ جا ئێستا حەقە خەڵک بپرسێ نەوشوام سەفا دوای ئەوەی دراوەکەی گۆڕانی خستە گیرفانی کوڕەکانی حیزبێکی درۆزنیشی بۆ بەجێهێشتن حەق نییە خەڵک پێشێکێتی و پارتی دراو لەژێر دەستی مناڵەکانی و حیزبیش لەژێر چنگی تەلەبە درۆزنەکانی دەربهێنێ و تووڕیان بداتە زەبڵدانەوە